سعید مەسیفیەوە نییە؟ بەڵێ کاک سعیدە تو بەرپرسی کەمەندامانی وەنیە؟ بەڵێ ئەو پارچە زەویانە چییە $500 دووەگرتیە؟ من ناوم قادر نادرە ڕۆژنامە نووسم. ئەوە نییە بەس ئەوە لەگەڵ وەزارەتخزمەتەکەی خۆی نیشتهاتش تێلۆ بکەوە لە وەزارەتی کرد. سعید مەسیفیەوە نییە؟ بەڵێ کاک سعیدە تو بەرپرسی کەمەندامانی وەنیە؟ بەڵێ ئەو پارچە زەویانە چییە $500 دووەگرتیە؟ من ناوم قادر نادرە ڕۆژنامە نووسم. ئەوە نییە بەس ئەوە لەگەڵ وەزارەتخزمەتەکەی خۆی نیشتهاتش تێلۆ بکەوە لە وەزارەتی کرد. سعید مەسیفیەوە نییە؟ بەڵێ کاک سعیدە تو بەرپرسی کەمەندامانی وەنیە؟ بەڵێ ئەو پارچە زەویانە چییە $500 دووەگرتیە؟ من ناوم قادر نادرە ڕۆژنامە نووسم. ئەوە نییە بەس ئەوە لەگەڵ وەزارەتخزمەتەکەی خۆی نیشتهاتش تێلۆ بکەوە لە وەزارەتی کرد. ئەو کاتان باشاوڕێیان ئەوەی گوێتان نییە بوو دەنجی سعید مەسیفی سەرۆکی کۆمەڵی کەمئەندامانی هەولێر کە زیاتر لە 600 ئەندامی هەیە تاعاان خەبەریاندا من بڕوا بکەم هەستیارەم داڕوو غەدر لە کەمئەندامانی هەولێرێکی دیگە گەندەڵێکی وایە وەڵامش کە سەیرم کرد یعنی لەبەرەوەی مناڵی خۆشم خاوەن پێداویستی تایبەت یعنی دەمارە زیاتر دەزوڵێ لە بۆ مەسەلەکەی پەیوەندیش تەلەفۆنیم کردیتر بە کۆمیدیە دەرچوودەوی چێک ئارا و قەپاتی کرد و هەرادوی تر 300,000 کەمنەوە کردەوە خەبەرم لۆ ئەو دیتان دێنێ بەدێشت ناوێت یار بگری کاچی من یعنی ئەمە دوو قسەیە ئەو پرسیارانەمان لێت دەکرد. هاوڕێیان تاوان سعید مەسیفی بزانم سەرۆکی کۆمەڵی چەند مەنسەبیان هەیە هەریەکێک 4-5 سەرۆکی کۆمەڵی کەمەندامانی هەولێرە 600 ئەندامی زیاتر هەیە باشکاری قوبات تاڵبانیە ئەندام پەرلەمانە وەلی باشە ئەو هەموو پلە و پۆست و پارەی وەرەگری کەچی ئەو چاوی لە پارەی ئەو کەمئەندامانەیە جگەلەوەی لە بودجەی مانگانە لە موسەکەیانیشە 10,000 و 15,000 وەرەگریدرن بەلای کەم دەکە 7 ملیۆن 600 کەسێکە 10,000 15,000 چەند دەکە گوایە پارچە زەویان وەردەگری ئەلێرە شتەکە دروست بوو کەچی لە هەر یەکیان $500 و 75,000 دیناری وەرگرتێ بە ناوی ڕسوماتی شارەوانی وانە کەسی هەمان ئەو ڕسوماتی شارەوانیە لە ڕانیە دەڵێن 250,000 وەرگیرایە 250,000 وەرگیرایە ئەوەندە وەرگیرایە خانێکیان کڕیە بە نۆ دەفتەری داڵێن کەس نازانی پارەی خانەکەی چی لێ هات خانی چی لێ هات نیسان پیکابەچیان هەبووە دەڵێن ئەوەش جێگرەکەی بردیتیلۆ یعنی شتی کۆمەڵەکەیانە بەجددی ئینسان کو دەتانێت فێر یان پارەی ئەو خەڵکە هانا بخوات هەر ئەلێرەوە پەیوەندیمان پێ کرد ئەوە ڕایۆژکارەکەی قوبات تاڵەبانیە